بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانیتان باش ئازیزان ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ هەوڵ دەدەین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک لەو بڕگە و بابەتانە لەگەڵ ئێوە گفتوگۆ بکەین لەگەڵ میوانەکانمان. بابەتێک کە ئێستاکە بابەتی گرنگی ڕۆژ ئەویش بابەتی ماف و هەروەها داخوازی و داواکاری مامۆستایانی وانە بێژە چینێکی زۆرن ژمارەیەکی زۆرن کەوا ئەرک و واجباتێکی زۆریان لەسەر شانە بەڵام لە ڕووی ماف و وەروە پێدانی امتیازات و شایستەی دارایی وە کێشە و گرفتیان هەیە شرۆڤێ و بابەتە دەکەین هاوکاتیش لەگەڵیا کێشە و گرفتەکانی دەرچوانی 12 ئامادەی کەوا بەشێکیان باس لەوە دەکەن کورسی خوێندنیان کەم بووەتەوە و هەروەها ئەو دەرەژە و نمرە زۆرانەی کە هاتووە گرفتی بۆ دروستکردن لەو بەش و پۆلێژانەی دڵخوازی خۆیانە. هەر پێیوەست بوو بابەتە هەوڵ دەدەین ڕووماڵی گرتبوونەوەی مامۆستایانی وانەبێژ و قوتابیانی پۆلی 12 بکەین لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامن لە گرتبوونەوەوە زانین داواکاریەکانیان بەکوێ گەیشت و ئایا لایەنە پەیوەندیدارەکان تا چەند بەدەم داواکاریەکانیانەوە دێن. بڕیارە ئەمڕۆ وەزیری خوێندنی باڵا بڕیار بدات لەبارەی قوتابیانی پۆلی 12 بزانین بڕیارەکان چی دەبێت، ئایا تا چەند لە بەرژەوەندی قوتابیان دەبێت و بتوان مافەکانیان وەربگرن. لەگەڵیشیدا کۆمەڵێک ڤیتی و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوون. دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین و ئایا ئەمڕۆژ باران دەبارێت. بەڵایزان هاوکارانمان مەقامێکی هونەرماند هەمە ساڵح دیلانیان بۆ ئامادە کردوین پارچەیەکە بەم بەیانێ بە مێشک و دڵ و دەروونمان ئارام بێتەوە گوێویستی دەبین. هەوری پەڵەی پاراوتێت فرمێسکی بانی بەرپەلەی لای گەرمەسێت سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێن لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێمایێت تیژێ و ڕۆژ بە پەرۆژ بوون بۆ سەر چیان بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕاو جاران گیا جارانی سەوز سەر ڕاداوە بە مرواری بە شەویمی بەهاری لای کوردەواری
جارانی مست بخونی شرابی بهار پیاوەکەی پەڵەی گوڵ بوو تا دەمزار جاران ئاژەڵ ڕووپەچە و بەرەو کۆز بوو ڕۆژگار کورت و چاوی خاڵی وەنەوز بوو شوان کۆریشە و گەرمکەر بووم بەفوی شمشاڵ جوڵەیان بەدەماری هەست و خەیاڵ پاشان نۆبەی بەستەی دەمی هەردەکان بوو ئامان ئامان بوو سروشتی کردگار بوو نەوی ئەیڵێن نایڵێنەوە تا کەیبانوو لە فرمانی شەو ئەبنەوە هەتا سپێت یەکەوتە ناو ڕەشایی ورتە و سرپە بەیا ئەبوو بە ئەسپایی بەستە ئەڵێن ئەوی ئەیڵێن نایجوونەوە هەتا بێدار لە گریانی شەو ئەبنەوە شەوی جاران خۆشەویستی دەستگرێز بوو بازووی مەردی لەوڵ و کەس نارێز بوو هەستی فرمان بێت خستنی ڕێچکەی ژیان گوزەرانی ئاسوودەیی ئەڵگۆی زادەمیان یاسای بە نرخ و گرانی ئەم خەڵکە بوو بێ فرمانیش فرمانداری ئەم خەڵکە بوو ئەم وڵاتە پڕ لە پیس و پرسامانە جێگەی پڕ بوو لە شەڕی پیاوانە ئەوادی ساوان تایدایان گاردانە هەوڵی پەڵایان و شاخ و کەستان بەڵام ئێستا و شەن ئێستا چۆن بەجۆشکەم گری کۆری ساردەوە بوو بەچی خۆشکەم ئەم شەوە تاریک و تونا چۆن ڕۆشن کەم ئەم سەرەگێژ و شێواوا چۆن هۆشن کەم ئەی هەورەکە داری ڕێژە سەری تشرینە وازەی پەڵە و ناشتنی سەرمی هاوینە نۆرەی تۆیە بگری بەسەر هەموومانە بەسەر دێشک و فروسکی ڕابردوومانە بیشۆرەوە با سەر لە دەست دیاری بێ با قورخەت بێ و بۆ سەری شەرمەزاری بێ وڵازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە داواکاری و مافەڕاوەکانی مامۆستایانی وانەبێژ دەکەین و لەگەڵیشیدا قوتابیانی پۆلی 12 زانین تا چەند بەردەوامی گرتبوونەوەی مامۆستایانی وانەبێژ و قوتابیان دەبێتە مایەوەی کە مافەکانیان وەربگرن و ئایا ڕێگەی دیکە چی هەیە و هەروەها تا چەند دەبێت
لایانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کەم تەرخەم لە جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ و قوتابیانی پۆلی 12 گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ بەڕێز خات و کوردستان حەمەڕەشید بەرپرسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری کوردستان. خات و کوردستان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا لە ئێستا دەبا سەرەتا باز لە مامۆستانی وانەبێژ بکەین. مامۆستای وا هەیە کە ئەوەندە خزمەتی لە وانەبێژیا کردو ئێستا قوتابیەکەشی هاتوێتەوە بۆ تۆ مامۆستای وانەبێژ. ئەم کەم تەرخەمی حکوومەت و لایەن پەیوەندیدارەکان بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەندە بێباکن لەوەی کە داواکارەکانی مافەڕەوەکانی مامۆستانی وانەبێژ جێبەجێ بکەن؟ بەناوی خۆی گەورەی میهرەبان، سەلامی خۆی گەورە لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سوپاس بۆ بەڕێستان بۆم دەرفەتە. دیارە ئەو گرفتی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە بەداخەوە نەک ئەو گرفتە دەیان گرفتمان هەیە لە وڵاتەیە کەوا سەرچاوەکەیشی هەمووی ئەگەڕێتەوە بۆ بێپلانی و بەرنامەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە یەکەم حکوومەت بۆ هیچ دۆزێک لە دۆزەکانی ئەم میلەتە هیچ پلانێک و هیچ سەرچاوەیەکی وهای لەبەردەست نییە، یاخود خەمی یعنی لە خەمی داهاتوو ئەم وڵاتەیە نییە. بە تایبەتی توێژی گەنجان ئەگەر ئێمە کە ئێستا بابەتەکە باسی ئەوەیە، گەنجان داینەموی گۆڕانکاری هەموو کۆمەلگایەکن گەنجان پێویستە برەو بەتوانیان بدرێت، چونکە لەسەر دەستی گەنجانە گۆڕانکاری و داهێنان و ڕۆشنبیری بڵاو ئەبێتەوە بەردەستە ئەبێت. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەزارەتانەی کەوا تایبەتن بە مامۆستایان و پەروەردە و سیستەمی پەروەردە لە وڵاتی ئێمەیە ئەوەندە بێپلانە یاخود پلانەکانی ئەوەندە پێچەوانەی داخوازی و خواستەکان و پێویستیەکانی ئەو توێژانەیە کە نەیتوانیوە لە ئاستی تەڵەب و داوای ئەو توێژانەیە بێت. خاتی کوردستان بابەتێکی دەڵێ باشی مەکەن با خراپ نەبێ، ئەمما حکوومەت دەڵێ ناتوانین دامەزراندن بکەین لەبەرەوەی با بڵێن میلاکاتمان زۆرە. ئەمەش با بڵێن بوو لە کاتێکە ئێستا زەڕورە ساڵانە مامۆستایەکی زۆر خانشین دەبێ ڕێژێکی زۆر مامۆستا وڵاتی بەجێ هێشتووە لەلایەکی شەوە دنیایەک خەڵک لەژێر ناوی بندیوار و کۆمەڵێک موچە زۆر ئەوەی کە بە هەر بڕوانامەی نەبووە تەعین بۆ کۆمەڵێک حسابات. یعنی ئەمە ڕێکارێکی دروستە بۆ ڕاستکردنەوەی تەوازنی ئەو هەموو میلاکە زۆرە لە کاتێکا تۆ ئەو نەیتر خراپی دەکەی و هەموو کەتی پەروەردە پەکی دەکەی و هەمووانە بێژە ئیشەکەش دەکەن بەس پارەکەیان نادێتێ. خۆی هەروەکو لە سەرەتا ئاماژەم پێە بێ پلانی حکوومەتی هەرێم ینی سەرچاوی هەموو ئەو گرفتانەیەکەوا دروستە بێت، چونکە حکوومەت کاتێکە تووشی گرفتێکە بێ ڕۆبەڕی گرفتێکە بێت بەهۆی ئەمە چارەسەرکە بەڵام گرفتێکی تر دروستەکات. یعنی بۆ نمونە کاتێک کە بڵێن کێشەی داهات و موچە ئەوانە لە وڵاتەیە سەری هەڵدا ئەو هات بە بڕینی موچە بە پاشەکەوتکردنی موچە ینی پلانی ئەمە بەکارهێنا لە کاتێک ئەمە گرفتێکی زیاتری بۆ مامۆسایان و بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست کرد. و لە ئێستایا با بڵێن کە ئێمە کۆمەڵێک مامۆسای وانەبێژمان هەیە کە چۆڵی ڕێژەیەکی زۆر زۆرن. حکوومەت پلانی نییە، ینی ئێمە ساڵانە مامۆسایانێکەیەکەوە بەهۆی وەفاتکردنەوە مامۆسایانێک بەهۆی خانشین بوونەوە ئەمانە پێویستە جیەکانیان پڕکرێتەوە. من زانیاریم هەیە لەوەی کە قوتابخانە هەیە لە ئێستەیە ئەنی پۆلی خوێندنەکانی ڕاگیراوە وەستاوە لەبەرەوەی کە سەرجەم مامۆستاکانی هەمووی وانەبێژن دانەمەزراون تەنها بەڕێوەبەرەکەی دامەزراوە. ئەمە عنی گرفتێکی سەرەکی دروست کردووە کە پێویستە حکوومەت ئاوڕێکی جدی لێباتەوە بەم شێوازە و بەم بێپلانی و بەم پلانە سەقەتێکەوە حکوومەت دەستی داوەتێ گرفتەکان لە باتی ئەوەی چارەسەر بن ساڵ بۆ ساڵ زیاد دەکاوەکو ئێستا ئەم ساڵ لە وەرگرتنی قوتابیانە یعنی ئەومان بە حقیقت بینیکەوە حکوومەت لە ساڵانی ڕابردوو زیاتر کێشەی بۆ قوتابیانی ئەوانی کە وەرئەگیرن کێشەکەی زیاد کردووە ئەویش ئەگەڕێتەوە بۆیکەوە پلانەکەی حکوومەت ئەم ساڵ ئەوەندە ینی سەقەتە و ئەوەندە ینی بێبایەخەکە وای کردووەکەوە کێشەیەکی زۆر بۆ خوێندکاران دروست بکات. زۆر باشە خات و کوردستان بەشێک لە مامۆستایانی وانەبێژی خۆشیان دان بۆ ڕاستیادا دەنێن کە هەماهەنگ و یەکدەنگ نین مامۆستایان هەتاوەکو هەماهەنگ و یەکدەنگ لەوانەیە داواکارەکانیان زووتر جێبەجێ بێ دەبینین بە هەزارها مامۆستای وانەبێژێ بەڵام کە دێنە سەر شەقامەکان ڕێژەیەکی زۆر کەم لەمەش کاریگەری دەبێت لەوەی کە بە جدیتر مافەکانیان جێبەجێ بکرێن. بەڵێ خۆی یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئەم وڵاتە و ئەم هەرێمەی ئێمە ئەوەیەکەوە کاتێک کە یێتە سەر ئەوەی کە خەڵک مافی خوراوە زۆرینەیەکی زۆر خەڵک مافی خوراوە بەڵام کە دێتە دەست سەر داواکردنی مافەکان بەدەمەوە چوون بۆ وەرگرتنەوەی مافەکان کەمینەیەک گێتە ئەم دەنگعین کەمینەیەک هاواری لێبەرزە بێتەوە
هۆکارەکەیشی بۆ چەند هۆیەک ئەگەڕێتەوە ڕەنگە بەشێکی بۆ ئەوی کەوا بڵێن سەر بە لایەنێکی سیاسی بێت و نەتوانێت ئەوە بکە یان بەشێکی تری ینی خۆی بە ناکاتە خاوەنی قەزیەکە ئەمە لە هەموو گرفتەکانی ئەم کۆمەڵگە ئەوە هۆکارێکی سەرەکی بووە و مامۆستانیش بە تایبەتی ئێمە چەندین جار مامۆستانمان دواندووە ئەوە هۆکارێکی سەرەکییان یانی جاری وا هەیە ئێمە چین لەگەڵیانە لە گربوونەوە و لە خەمەکانیانە هاوبەشیانین سیرەکەن کەمینەیەک ینی کەمینەیەک دەنگیان بەرز کردوێتەوە یا بۆ نمونەگە گربوونەوەکانیان یا داواخوازیەکانیان ئەگەر فترەیەکی زەمەنی بخایەنە ڕەنگە لە سەرەتاوە لە چەند ڕۆژێکە بە گەرم و گوڕی بێن بەدەم ئیشەکە بانکە چەند ڕۆژێکی خایاند دوای وردە ئەم شتە چۆنڵیت کەم ئەبێت و کەمینەیەک ئەمێنێت و دوجاریش ئەمە لە مەسلحەت و بەرژەوەندی حکومەت و دەسەڵات چۆنڵیت تەواو بێت. باسمان لە بێ پلانی حکوومەت کرد ئێستاکە گرفتێکی تریش هاوکات لەگەڵ مامۆستایانی وانەبێژێت دەرچوانی پۆلی دوازی ئامادەی ینی من دەمەوێت بزانم بەڕاستی ئەم دەرچوانە ئێستا لەسەر شەقامەکان دەڵێن ئێمە شوێنەکانمان باش نییە ینی داواکانیان ڕەوان یان ئەمە ڕووبیانویکی لەسەر بنەمای حەز و ئارەزۆکانم بوون من هەرمێ بماندازیارێک بەمە دکتۆرێک یا هەر بە زۆرە بێت یاخود بێ پێوەری نمرە بێت ئەم داواکاریانیان ڕەوایە یان گرفتەکە لە خودی تاقیکردنەوەکانی وەزارەتی پەروەردەیە کە ئەگەر هیچ سعیەکیش نەکەیت هیچ نەشکوێنی بڕۆی هەر ئەڵڵا و بەخت سەحر لێدی ڕەنگە 50-60 بێنی مەسلەی خوێندکاران و بە تایبەتی ئەم ساڵش کە دەنگێکی ناڕەزایی زۆر لەسەر وەرگرتنی قوتابیان بەرز بووتەوە و ئەبینکەوە چەند ڕۆژێکە خوێندکاران ڕژانتە سەر شەقامەکان لەسەر جەمشارەکانە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کەوای کردووەکەوا خوێندکاران تووشی ئەو حاڵەتە ببن نقطەی سەرەکی بێپلانی خوێندنی باڵایە کە ئەو سیستەمەی کەوا خوێندنی باڵا ئەم ساڵ بەکاری هێنا لە مەسلحەت و لە بەرژەوەندی خوێندکاران و قوتابیانە نەبوو بەڕاستی خوێندنی باڵا سیستەمێکی داناوە بۆ نمونە کورسیەکانی خوێندنی بڵێن وەرگرتنی خوێندنی کورسەکانی کەم کردوەوە کە بە خۆڕایە ئەو کورسانی کەم کردوێتەوە پاراڵێر زیاد کراوە کۆمەڵێک ینی هۆکار هەیە کەوای کردووە ینی جیاوازێکی زۆر لە نێوان خوێندکارانە دروست بووە بۆ نمونە خوێندکارێک ئەگەر نمرەکەیشی کەم بێت ینی نمرەکەشی لەو ئاستانە بەڵام لە کاتێکە ئەوێ بچێت بخوێنێت لەناو خێزانێکی دەوڵەمەند و پارەدارە ئەوێ بخوێنێت لەوێ وەرئەگیرە بە نمرەیەکی کەمتر بۆ نمونە ئەم ساڵ ینی خوێندکار هەبووە 99.4 هێناوە لە بەشە پزیشکەکان لە کۆلە پزیشکەکان لە گەرمیان وەرگیراوە ینی 99.4 دەرەجەیەک نمرەیەکی زۆر بەرزە بەڵام بەداخەوە سیرەکە ینی لە شوێنێکی ئاوەها دوور وەرگیراوە لە کۆلێژە نزمەکانیش نەکڵێ لە کۆلێژێکی بەرز ئەمانە هەموو گرفتێکی زۆری بۆ خوێندکار دروست کردووە و سیستەمی تاقیکردنەوە وای کردووەکەوە خوێندکار نمری بەرز بەدەست هێن ینی هەنێک ڕێگا هەیەکەوە خوێندکار نمری بەرز بەدەست هێنێ سێکی لەوانی کە ئەم ساڵ نمرەیەکی زۆر هاتووە ئەم نمرە زۆرە وای کردووە کورسی خوێندنیش کەم کراوەتەوە وای کردووە کە کۆمەڵێک خوێندکار بێبەش بووە لە کاتێکا بێجگە لەوەی کەوا ئێمە گرفتی ئەومان هەیە خوێندکارانێکمان هەیە نمرێکی بەرزیان هەیە و لەو بەشانەی کە خواستی دڵی خۆیانە کە هەوڵیان بۆ داوە وەرنەگیراون لە کاتێکیشا کە 7000 خوێندکار لە هیچ شوێنێک ناوی نەهاتوێتەوە ئەخر تۆ 7000 خوێندکار شەونخونی کێشاوە دایک و باوەڕەنجی لەگەڵا کێشاوە چۆن ئەکرێت ئەم 7000 خوێندکارە ئیتر ینی مەسیری دیار نەبێت و گرفتێکی تر ئەوەیە کە خێزانێک بە نەبوونی لە دوو ژوورە بە چۆنڵیت خوێندکارێک بە ڕەنجی شانی خۆی بە جوهدی خۆی بە شەونخونی خۆی ئەو ڕەنجی یاوە ئەو نمرەی بەدەست هێناوە ئێستا خوێندکارێکە لە خێزانێکی پارەدارایە ئەم لە خوێندنی بە خۆڕایی ئەو شوێنی کەواویستی لەسەری بوو هەوڵی بۆە وەرنەگیراوە بەڵام هاوڕێکەی لە بەرەوەی پارەی هەیە لە پاراڵەر ئەتوانێت بچێ ئەو شوێنێکەوە خواستی خۆیەتی و ڕەنگە دەرەجەکەشی لەو ئاستەیان نەبێت ئەتوانێت لێ وەربگیرێت و بخوێنێت و ئەمانی وای کردو بەڕاستی بێهیوایەکی زۆر لای خوێندکار و قوتابیانی دروست کردووە یعنی تا ڕادەیەکی وەها کە بڕۆ لە قوتابیانی قۆناغەکانی خوێندن قۆناغە جاجەکان پرسیار بکە ئەبینی یعنی هەمووی حەزی لە خوێندن نەماوە خۆشەویستی بۆ خوێندن و بۆ پەروەردە و بۆ زانست نەماوە هۆکارەکانیشی هەمووی ئەوەیەکەوە گەنج کاتێک ئاگاتە ئەو مەرحەلەیەکەوە مەرحەلەی بەدیهێنانی خواستەکانیەتی و بەدیهێنانی ئارەزوەکانیەتی و لە قۆناغی خوێندنیا بەهۆی بێ سیستەمی و بێ پلانی و بێ بەرنامەی ئەم حکومەتەوە خەون و هیواکەی هەمووی چۆنەڵیت بەرەو هەڵدێر ئەچێت بەرەو لە ناوچوون ئەچێت
ئەمەش دیسان جارێکی تر هۆکارە بۆ ئەوەی ئێمە ینی ئەگەر باسی ئەوە بکەین کە بۆ لە وڵاتی ئێمە ئەم هەموو گەنجە و بە تایبەتی لەم کاتیانی ئێمە لە ماوەی ئەم ساڵە ڕێژەیەکی زۆر لە گەنجان کۆچیان کردو بەرەو دەرەوەی وڵات. ئەی هۆکارەکەی چییە؟ بۆچی خەڵک ینی بۆچی گەنجان ئەم وڵاتە بەلانکەی ژیانی خۆیان نازانن؟ بۆچی گەنجان ویان لێ هاتووە لەم وڵاتەیە بێئومێد بوون، نائومێد بوون، ینی دایکیان باوکیان کەس و کاریان خۆشەویستەکانیان جێ ئێڵن، وڵات و خاک و نیشتمان جێ ئێڵن، هەڵ ئەسن سەری خۆی هەڵەگرێ ئەچێ بۆ شوێنێکی نادیار. ئەمە هۆکارەکەی چی؟ هۆکارەکەی هەمووی بێپلانی بە بەرنامەی ئەم حکوومەتەی وای کردووەکەوە سەرجەم تاکی ئەم وڵاتەی بێئومێد و جۆڵی بێهیوا کردووە، وای کردووەکەوە گەنجان بە تایبەتی لەم وڵاتەیە فراغێکی زۆریان بۆ دروست بووە. کاتێک گەنجێک ئەوە مەسیری خوێندنەکەیەتی، لە دوای خوێندنیش ئەگەڕێ بە دوای ئیش و کەسابەتێکە ئەویشی دەست ناکەوێت. پاشان کاتێک کە یەتە سەر قۆناغی زەواج و چۆنڵی ماڵ و ژیانی خۆی دیسان ئەوەشی بۆ جێبەجێ نابێت. سێرەکەم گەنجانی لە ژیانە لە بازنێکی فراغە ئەسوورەتەوە و هیچی پێ ناکرێت. بۆیە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەکەرتی پەروەردەیە ینی بە تەواتی بچێتەوە و خوێندنی باڵا ئاڕێکی جدی لەو لایەنە بداتەوە و لە خەمی قوتابیان و خوێندکاران و نەوەی داهاتووی ئەم وڵاتەیە بێت. چونکە بەڕاستی قوتابیان ئەو توێژنکەوە هەڵگری زانست و زانیارین و داهێنانکاری داهاتوون نەوەی داهاتوون ئەو نەوەیەنکەوە بینایان لەسەر ئەکرێ. بەڕاستی زۆرش خات کوردستان ینی بۆچی لە زۆری لە وڵاتاندا پرۆسی پەروەردە پرۆسێکی گرنگە، بناغێکی گرنگی پێشکەوتنی وڵاتەکە گرنگێکی زۆری پێدەدەن. لەریم کوردستانە بۆ لە ساڵ لە دوای ساڵ ئەم سیستەمی پەروەردە و ئەم پرۆسەیە تێک دەچێت، زیاتر احتیمامی پێ نادرێت. ئاین دەبینین ساڵێک بڕینی موچە وە ساڵ ئەم ساڵ ماوەسانی وانە بێژەوە قوتابیانی پۆلی 12 هاتە سەر، ینی ساڵ لە دوای ساڵ پرۆسی پەروەردە لەریم کوردستاندا بەرەو ئیفلیجبوون دەڕوات. هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ دەست ئەبەن بۆ ئەم کەرتە گرنگە. بەڵێ طبعا بە بڕوای من حکوومەتی هەرێم لە مەسلحەت و لە بەرژەوەندی خۆی و ئەوانەی کەوا بڵێن لەگەڵ خۆیان لە بەرژەوەندی ئەوانە ئەم جۆرە سیستەم و ئەم جۆرە بەرنامە و پلانی کەوادایان ڕشتووە ئەگینا لە بەرژەوەندی میلەت و خەڵکی هەژاران نییە. و ئەوەی کە ئێستا لە بڵێن ڕوویدا بۆ مامۆستایانی وانە بێش ئەوە یعنی کەوای کردووە چۆن لە حکوومەتی هەرێم وەزعێکی وهای دروست کردووە. چەنەها مامۆسا ئاواهی ینی وانەبێژیشی دەست ناکەوێت. من چەنەها مامۆسا ناسم وانەبێژیشی دەست ناکەوێت، ینی هیچ شتێکی دەست ناکەوێت. پاشان گرفتێکی تر لەم کۆمەلگا و مجتەمعی ئێمە ئەوەیە کە جیاوازیەکی تەواو دروست بووە لە بینی خەڵکە لە ڕووی مادیەوە. بەڕاستی یعنی ئەمە گرفتێکی تەواوی دروست کردە بۆ کۆمەلگای ئێمە. یعنی خەڵکێک لە ئاستێکی زۆر بەرز ینی بەرزایە کە کەس خەڵکێکیش لە ئاستێکی بژێوی زۆر نزمایە کە ئەمەش خەڵکە هەژار و فەقیرەکەیە. بۆ یعنی ئەمانش هەمووی ئەگەڕێتەوە بۆ دیسان جارێکی تر ئەو ئەڵم ئەگەڕێتەوە بۆ ئەو پلان و بەرنامەیەکەوە حکوومەت دایناوە لەسەر جەم وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی خوێندن کە حکوومەت نایەوێت بەڕاستی نایەوێت ئەم خەمانە چارەسەرکە، نایەوێت ینی لە خەمی میلەتی خۆیانە، لە خەمی بەرژەوەندی ینی خەڵکی وڵاتەکەیانە. ئەنا ئەم شتانە هەمووی ینی ئاسانە ئەگەر بۆ نمونە حکوومەت بیەوێت ئەتوانێت پلانێکی تۆکمە بە کەسانی پسپۆر ینی دابڕێژێت. ئەمانە هەموو چارەسەر ینی شتێک نییەکەوە مستەحیل بێ چارەسەر نەکرێت، شتێکی زۆر ئاسانە. بەڵام هۆکارە ڕئیسەکە ئەوەیە کەوا حکوومەت نایەوێت ئەم گرفتانە چارەسەر بکات. خاتی کوردستان ئێستاکە ئێمە دوێنێ ڕێک لێرە بووم، هاوکارانمان لەناو پامێرەکان لەناو ئەو خوێندکارانە بوو، ینی کۆمەڵی خوێندکاریان وەرگرت. یعنی یەکێک لەو خوێندکارانە زۆر ناڕەحەت بوو بۆی لە بەشی نێتوەرک وەرگیراوە. تەنانەت ئەیوت هەر نازانم نێتوەرک چی، وەکوی پێوا بێ شتێکی زۆر خراپە لە کاتێکە ئێستا یەکێکە لە گرنگترین زانستەکانی ڕۆژ کە ئیشێکی باشی دەسەکەوێت کە ئەکرێت داهاتوویەکی باشیشی بۆ بنیاد بنێت. ئەم جۆرە لە پەروەردە لاوازە لە خێزانەکانەوە بیگرە یاخود لەوە کە وا خراوەتە مێشکەوە یان حکوومەت وای کردووە کە بێ خوێندکار تەنها لە کۆلێژی پزیشکی و لەناو کۆلێژی پزیشکی لە پزیشکی گشتی وەربگیرێت، چووکە دامەزراندیە پێم خۆشە سەرنجی بەڕێز بزانم لەسەر بابەتە. بۆ بابەتێکی تیش کە زۆر گرنگە ئیتر کاتی ئەوە نییە مەسەن ڕۆڵی ئێوە وەکو بۆ نمونە مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری هاوشانی ڕێکخراوەکانی تر کە بچنە ناو خوێندکارانە پێیان بڵێن نەخێرەوە هەنێک شت هەیە نایزانن بەو شێوەیەش نییانی زۆر جار ئێساوان لەسەر شەقامەکان مافێکی ڕەوای خۆیانە کورسی کەم کراوەتەوە. بەڵام وتە پێشی حکوومەت با بڵێن لایەنە پەیوەندیدارەکان دێن دەڵێ خوێندکاران یانوێن نمرە دابەزین بەدەست ئێمە نیە نمرە بەس بێتەوە، چونکە ئەزانن ئەو داوای خوێندکاران دیکەن ڕەوانیە. بەڵام داوا ئەسڵەکە کە زیادکردنی کورسیەکانە
باسی ناکەن واتە لاوازی خوێندکاران لەو تێگەیشتن و فەهمەی کە چە کامە مافی ئەوانەوە ئەبێت چی داوا بکەن ئەو نەیتریژباری شەشانیێوانی گران کردو ڕۆڵی ئێوە نیە ئەرکی ئێوە نیە بچنە ناو جەماوەرە بچنە ناو قوتابیەکانەوە بۆیان ڕوونکەنەوە کابێەوە ئەمە داوا بکەن ئەمە لە بەرژەوەندیەوە نی ئەمە لە بەرژەوەندیەوەیە. خۆی لە هەرێمی کوردستان بەداخەوە خوێندن و ینی سەررجەم هەموو چۆنڵی سێکتەرەکانی ئەم وڵاتە وای لێ هاتووە خەڵک لە باتی ئەوەی چاوی لە ڕۆزانستی و پەروەردەیەکەی بێت چاوی لەوەیەکە ومنە خوێنکارێک کاتێکە ئەوێ قۆناغی دوانزە تەواو بکات چاوی لەوەیە لەکوێ تەواو کات و لەکوێ ئەتوانێت زوودا بمەزرێت و پارەیەکی چنکەوێت یعنی ئەمە چۆنڵی بوو بە ئاواتێکی سەرەکی خەڵک لە کاتێکە ئەمە هەدەف و ینی هەڵەیە کە ئەمە هەدەف و ئاواتی خوێنکارێک بێت بۆیە زۆر پێویستە کە سەررجەم ئەو بەشانێکەوە هەن هەمووی گرنگی خۆی پێ بدرێت ینی بە بڕوای من بۆ نمونە لام پەسەند نییە کە تەنها ینی بەرزترین پلەیە بەرزترین ئاستی پزیشکی بێت ئەکرێت ینی هەر لەو ئاستەیە وای لێ بێت چۆنڵیت قۆناغی تریش وەربگیرێت یا بۆ نمونە ئەوەی کە باست کرد بڵێن بەشینی دووەرکین ینی بەشێکی زۆر زۆر سەرەکیە زۆر زۆر گرنگە بەڵام ئەوە تا بڵین خەڵک ئاشنانی بەشەکان یا بەشی وا هەیە بەشی وا هەیە ساڵانە حکومە جاری وا بەشی وا هەیە دای ئەهێنێت ینی ئەو ساڵە ئیتر ئەو بەشە ئەکاتەوە ئەو بەشە دروست ئەکات کامەش دیسان ئەگەرتەوە هەر بۆ بێپلانی و بە بەرنامەیەکی حکومەت من قەنەعەتم وایە ئەرکی هەموو ڕێکخراوە خوێندکاریەکانە ئەرکی هەموو لایەکە کە جارێکی تر ئەم چۆنەڵیت بچنەوە ناو خوێندکاران ناو خێزانەکان کە ینی هەڵەیە کە ئینسان هەر لەیەک بابەوە سەیری پەروەردە و ینی چۆنڵیت شەهادە ئەو بابەتانە بکرێت ئەمڕۆ ینی یەکی لەو شتانی کە وای کردو خوێندکار ینی هەوڵی بەشە بەرزەکان بدات ئەوەیە کە کاتێککە خوێنکارێک ئەڵێت دەرچی بەشی پزیشکیم یا دەرچی بەشی قانونم خەڵک بە چاوێکی تر سیرەکە بەس کاتێک کە باسی بەشێکی تر ئەکرێت دیسان لە کۆمەلگای ئێمە خەڵک بە چاوێکی تر سیرەکە ئەمەش هۆکارێکی ترەکەوەی کردو لە خوێنکار چاو تەماحی لە شوێنەکانی تر شوێنە بەرزەکان بێت لە کاتێکە هەموو ئەو شوێنانە گرنگەکەوا بێ بایەقی تەواتی پێ بدرێت و ئەبێت حکومەت ینی بەرنامەیەشی هەیە بۆ مەسەلەی ئەم بڵێن بەرزی دەرەجە بۆ مەسەلەی کورسی خوێندن ئەنجا مەسەلەی پاراڵێل بەڕاستی ئەوە ینی گرفتی سەرەکی بۆ خوێندکاران دروست کردووە ینی تۆ پاراڵێل بۆ دوو قوتابی و جۆر قوتابی وەرەگرێت یەکێ لەوانی کە وەریەگرێ ئەوانەیە کەوا دەرەجەیەکیان هەیە بەڵام دەرەجەکان لەو ئاستەیان نییە کە کۆلێژی بەرز وەریان بگرێت ئەمان ئەمان لێن لێرە بە بڕێک پارە کە بڵێن ساڵانە پارێکی زۆرە و هەموو کەسێک پێی هەڵناسوڕێت ئەو خوێندکارانە وەرەگرن جۆرێکی تر لەو خوێندکارانی کەوا تەمەنیان تێپەڕیوە لە مەسەلەی بڵێن خوێندن و لەو شوێنە وەرئەگیرن کەمە بەڕاستی بە حکومەت ینی ئاوڕێکی جدی لێباتەوە ئەمە بە سیستەم ڕێک بخات ینی ناکرێت قوتابیەکی زۆر ینی خەڵکێکی زۆر بک بە قوربانی مەسلحەت و بەرژەوەندی کۆمەڵی خەڵک کە نیسبەیەکی کەمن ینی ڕێژەیەکی زۆر زۆر کەمن بەڕاستی چونکە ئەگەر کەسێک دەسەڵات و توانای نەبێت و پارەی نەبێت هەرگیز ناتوانێت بچێتە پاراڵەوە بخوێنێت. زۆر باش خات و کورسان بڕیارە ئەمڕۆژ بەردەوامن لە گردبوونەوە و خۆپیشاندان پێت وایە ئەم بەردەوامی دانە بەم گردبوونەوە دەبێتەوەی کە داواکارەکانیان جێبەجێ بێت مافەکانیان جێبەجێ بکرێت؟ ئەوەم بیر چوو مامۆستا شوانە گەژایی بەمەوە مەسەلەی بڵێن بەرنامە و پلانی ئێمە و مەکتەبی قوتابیان و لاوان و وەچوونە ناو خەڵکمان ئەوم بیر چوو جابت بمەوە هەر بۆ معلوماتی جەنابتان و بینەران و بیسەران طبعا ئێمە لە مەکتەبی قوتابیان و لاوان ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان هەیە کە هەمیشە ینی پێشەنگ بووە لە بەدەمەوە چوون و لە خەمی قوتابیان و گەنجانی وڵاتەکەیە هەمیشە ینی لە پێشەوەی ئەو خەڵکەیە بووە لەم چەند ڕۆژێشە ئەوان هەر بە چۆنڵی هەر پێشینەی خۆیان وەکو پێشینەی خۆیان ئەوان هەر بە هەمان شێوە لەناو خوێندکارانن و بەردەوامیشن و بەردەوامیش ئەبن هەتاوەکوونێ بەدەستهێنانی ئەو مافانی خەڵک و سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە گرنگە ئینسان بەردەوامیە لە داواکردنی مافەکانی کۆڵنەدانە هەرچەند بەداخەوە لە هەرێمی کوردستانە خەڵک مەویز بووە ناومێت بووە لەوەی کە بەم ڕێگایانە ینی ناگەیت بە خەونەکانە ناگەی بە داوا ڕەواکانی خۆت چونکە ئەم حکومەتە باچینی ینی
ئێمە بەداخەوە لەم چەند ڕۆژەیە کە ئەم ینی قوتابی قەڵەمی بەدەستەوەیە قوتابی بەس تەنها داوای مافی خۆی ئەکات هیچ شتێکی پێ نییە هیچ زەخت و فشارێکی نییە بۆم حکوومەتە بەڵام لە کاتێکە ئەبین خوێندکارە و لەلایەن هێزە ئەمنیەکان و عەزیەت ئەدرێت لێ ئەدرێت بەرپەرچی ئەدەێت و ڕوبەڕووی ئەبنەوە لە کاتێکە ئەم قەڵەمێکی بەدەستەوەیە بۆ ینی بەداخەوە لەم هەرێمەیە ینی شتێکی نۆرماڵە شتێکی ئاساییە ئەگەر بڵێن ینی ئەم شتە بکرێت بەڵام ئەوەی کە گرنگە بەردەوامی خوێندکاران و بەردەوامی هەموو ئەو کەسانەیە کەوا مافیان خوراوە لەم وڵاتەیە بەردەوام بن لەسەر داواکردنی مافەکانیان من ئەڵێم ڕۆژێک ئەبێ کە ئینسان هەر بگات بە بەدەستهێنانی ئەو مافانەی و بەردەوامی ئەدگەێنێ بەو ئەو ئامانجە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کوردستان حەمەڕەشید بەرپرسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری سپاس بۆم دەرفەتەوە ڕووکردنەوەی لەگەڵمان بیت. سپاس بۆ جەناویشتان دەستان خۆش بێ. وەڵا ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوڕێک و دێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بێزان بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری ڕۆژ بزانین ئەم ماوەیە ئەم شەوی ڕابردوو باران باری وەروەها ناڕزایەتی لەسەر شەقامەکان هەیە دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان با بزانین زانیاریەکانی ڕۆژیە سەرەتاش دەچینە پارێزگای هەولێر هاوکارمان لەوێ ئیدریس محەممەدی لێ ئیدریس سڵاوت لێبێ ئەگەر بۆمان باس بکەی لە شەوی ڕابردوو وەروەها دوێنێ بارانبارینێکی زۆر باریوە پشێک لە ناوچەکانی هەولێر با بڵێن ئاوێکی زۆر لەسەر شەقامەکان بینراوە لە فاو دروست بۆ زیانەکان چی بوون و لەگەڵەوەشدا بارەدۆخی داواکاری داخوازانی مامۆستایانی وانەبێژ و وەروە دەرچوانی 12 ئامادەیی بەکوێ گەشتووە؟ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش کاکشوان هەڵبەتە من لە گوندی کۆریم لە سەر ڕێگای شەقامی 150 مەتری کە دەکەوێتە دەوروبەری شاری هەولێر ئەو گوندەی من لێم لە دوێنێ شەو زیانێکی زۆری بەرکەوتووە تەنانەت چەندین ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە بەهۆی ئەو لافاوە زۆرێکەوە هاتووە ئەوەی کە تەنها لێرە لەو کۆڵانەیەکەوە من لێم 3 بۆ 4 ئۆتۆمبیل لێرە بەر یەکتری کەوتون یاخود ئۆتۆمبیلێک لە نزیکی ئەم خانووە بووە کەەوە مەرزیەک بووە توێتە هایلۆکس کە چۆتە خوارەوە بەهۆی بەهێزی لافاوەکە بەم هەموو دەکەوتووە لەوێشەوە زیانی زۆری هەبووە بۆ هەم خاوەنی ئۆتۆمبیلەکەەوە هەمیش بۆ ئەم ماڵانەی ئێرە ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت من دەمهەوێت هەم ژوورەوەتان بۆ بگوازم و هەمیش ئەم دا حاجە لێرەیە من دەمەوێت هەندێک قسەی لەگەڵدا بکەم کەەوە ئەم خانوە هی ئەوە دا حاجی سڵاو لێبێ خانووەکەتان چی بەسەر هاتووە دوێنێ شەو لە چیەوە والی هات؟ والله لافاو هاتە ژووری و
ئەمەی برد لۆ لای سەرەوە خرد بوو بخنچێن و کوڕەکەم بەسەر باندا ئەمای ڕزگار کرد و چی بەسەر هاتی ئەوها بەسەری هاتیەوە چی دەیبینن کاکە سیارە کەشمان ئاو بردی لەوێ گیر بووە و ئەوەیە کەس هیچ لایەنش پەیوەندیدار هاتووە بۆ ناوەڵە کاکە کەس نهاتەوە ئەنگۆ هاتینە یەک کەس نهاتی داواکاریتان چێ ئێوە داواکاریم چییە عیلاجەکمان لێ بکەن و ئەو هەتیمانە لۆ سکونە کیلۆ دەماندنە عیلاجەکمان لێ بکەن کەیف خۆیان بە خۆیان دەزانن ئەم نەو منداڵە هەتیمانە چ لێ بکەم کاکە هیچی شم نییە بەخوا بابیانەوە چل ڕۆژ ئەمری خوای کردی یەکە چیان سەقەتەکە ڕوولاڵە بەخۆ بە منداڵەوە بەخێوی دەکەم کوڕە و چیشم کوڕەکەشم وا بریندار بە دەست و پێی نمایە هەمووی هەڵدڕای هەمووی وا دوورایتەوە بەخوای خۆشفای بدات ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت ژوورەوەمان نیشان بدات من دەمەوێت هەندێک پرسیاری تر لەم دای حاجی بکەم دا حاجیەوە چەند ساڵە لێرن ئەمە 3 ساڵە لێرەین ساڵانە ئەم کارە ساتتان بەسەر دێت یاخود ئەو من یەکەم جارە وەڵڵا پێراری شاد کاکە هاواریان لۆ گوندەی بەرگۆتیان کاکە ئەو ئاوەنێتە ئێرە گۆتیان باشە با بەچا دەکەین هیچ چاچیان نەکرەوە ئاوەکە هاتە ساڵی پار بۆزان بەهۆی ئەوەی کە بێبارانی بەری ئاو نەهات بەس پێرار ئاوەکە هاتە تا ئێرە هات وەخت بوودی سابمان بە وەچ ئێستاوە تەسویرەکەشی مایە لە کنکوڕەکە ئەو ساڵ شاتەوە لافا بوو تەقاندیان لێرە تەقاندیان نەخۆ باران نەمابوو کاکە ئەریوە دەستان خۆش بەدای حازی بەڵێ کاکشوان من دەمەوێت دیمەنەکانی ژوورەوەتان بۆ بگوازینەوە جگە لەوەش تەنها ئەم گەڕەکە و ئەم کۆڵانە نییە کە ئەبەم دۆخەی کە ئێستا ئێوە دەیبینن بینەران دەیبینن کە بەسەری هاتووە بگرە چەندین کۆڵانی تر لە چەندین شوێنی تر بە هەمان ئەم دۆخەی ئێستادا تێپەڕ بوونە بەسەراحەت دۆخەکە بە زۆرێک نالەبارە کە ئێمە ناتوانین تەنانەت بچینە ژوورەوەش سزای ئەوانەی کە ئەو کاتی لافاو هاتوێت لە ژوورەوە هاتوێت نەدەرەوە من دەمهەوێت دیمەنێکی ترتان بۆ بگوازمەوە ئەم ئۆتۆمبیلانەی کەەوە دەیبینن بەهۆی یعنی بەهێزی ئەو لافاوەی کە هاتووە 3 ئۆتۆمبیلی بە یەکتر داداوە و ئەو بربەستەیەکەوە بۆ ماڵەکان دیاری کراوە کە ئێرە بربەستێک بووە ئەو بربەستە بەهۆی بەهێزی لافاوەکە و هێنانی ئۆتۆمبیلەکان بربەستەکە شکاوە و ئۆتۆمبیلەکان چوونەتە ئەوێن دەروبەر یەکتری کەوتون کە زیانێکی زۆری لێکەوتووە هەڵبەتە ماڵەکان زۆر زیانیان بەرکەوتووە کە ئێستا هیچ کەسێک تاوەکو ئەم کاتە ناتوانێت بچێتە ژوورەوە و لی دابنیشێت کەڵکی ئەوەی نەماوە تەنان دەبێت زۆر بە جوانی زۆر بە باشی خاوێن بکرێتەوە ئەگەر دواتریش بە کەڵکی خاوێنکردنەوە بێت هاوکارم یارمەتی دەرم بێت ئەم شەقامانە هەمووی گیرا بوون هیچ شوێنێکی لێ نەمابوو لافاوەکە لەکوێوە هاتووە ڕێژەی بارانبارینەکە چەند بووە شەقامانە بۆچی قیر نین واتە بۆچی هیچ بربەستێک نییە خانوەکان زۆر لە تەختاییان و بە باست کردوتت ئەم ناوچەیە پێدەگوتێ گوندی کۆریت فەرموو بەڵێ کاکشوان تاوەکو ئێستا ئاماری فەرمی ڕانەگەێنراوە چەند ملیم باران باریوە تەنها ئەوەی کە هەیە دەزانرێت بارانبارینێکی زۆر بووە بەڵام زیانیشی لەگەڵدا هەبووە هەر بۆیە لایەنە پەیوەندیدارەکان لەبەر ئەوەی شوێنەکان زۆر بووە کە زیانی بەرکەوتووە ینی نەیانتوانیوە بگەنە هەموو شوێنەکان یاخود چارەسەر بۆ هەموو شوێنەکان دابنین تەنانەت من دەمهێت ئاماژە بە شەقامی 150 مەتری و 120 مەتری و شەقامی سەرەکی هەولێر شەقڵاوە بکەم کە ئەم شەقامە زیانێکی زۆری بەرکەوتۆ تەنانەت لە دوێنێ شەو ئەو شەقامانە هەمووی داخرابوو واتە هیچ شتێک نەمابوو هیچ سیارەیەک هیچ ئۆتۆمبیلێک نەیدەتوانی بەم شەقامانەدا زیانەکان چین ئیدریس ئەو شەقامانە نوێن بۆچی دەبێت زیانیان بەربکەوێت بەڵێ زیانەکان چین بەرەو شەقامانە کەوتنەوە شەقامانە تازە دروستکراوە نوێن چۆن دەبێت بە لافاوێک کە ینی ڕاستە بەهێز بۆ و ڕادێژ نەبوو کە بێتە مای زیانگەیاندن بۆ شەقامە نوێیانە کاکشوان شەقامەکان تازەن هەموو ئەم شەقامانەکە دروست کراون هیچ ساڵێک و 2 ساڵ بەر لە ئێستان بۆ نمونە شەقامی 150 مەتری هی 2 ساڵ بەر لە ئێستاە ینی زۆر کۆن نییە زۆریش ینی وا پێدەچێت تەنها هیدوو بەران پێش ئێستاە کەوا ساڵی پات تەواو بووە
افتتاحیان پێ کردوتەوە و هاوڵاتیان بەسەری داهاتوچۆ دەکەن بەڵام ئەمڕۆ بەهۆی بارانبارینێکی زۆرەوە ڕێگاکە داخراوە ئەم شەقامەی ئێستاش بەڵێ ئەم شەقامە قیر کراوە ئەم شەقامە خزمەتگوزاری ئەم ماڵانە خزمەتگوزاریان بۆ هاتووە بەڵام بەهۆی زۆری لافا و زۆری بارانبارینەوە ینی ناتوانرێت ئەو هاوڵاتیانە ناتوانن پێی داهاتوچۆ بکەن تەنانەت بەشێکی ڕێگاکە کە من سەرەتا هاتم بەشێکی ڕێگاکە بە خاکەناس کردویانەتەوە ئەگەنە ئەو بەشەی ڕێگاکەش داخرابوو تەنانەت ئەو ئۆتۆمبیلەی لێرەیە هەر لافاو هێناوێتیە بۆ ئێرە کە زیانێکی زۆری بەرکەوتووە و لە نێو ئەو قوڕولیتەیە گیری خواردووە کە هەڵبەتە خاوەنەکەشی نیتوانیوە تاوەکو ئێستا بیباتەوە بەهۆی هەم شوێنەکەی و هەمیش زیانی زۆری بەرکەوتووە بە شێوەیەکی گشتی زیانەکان زۆرن ئەمڕۆژ وا بڕیارە پارێزگاری هەولێر لە کنگرێش ڕۆژنامەوانیدا هەم هۆکاری لافاوەکە و هەمیش ڕێژەی زیانەکان بەدەرخات کە ئاگادار کراینەوە وا بڕیارە پارێزگاری هەولێر نازانم تا چەند چارەسەری پێ یاخود تا چەند دەتواندرێت ئەم هاوڵاتیانێکەوە زیانیان بەرکەوتووە قەرەبوو بکرێنەوە بەڵام ئەوەی دەگوترێت تەنها پارێزگاری هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەوەی بە خێرایی وەڵامی پرسیارم دەستکەوێت تەنها لە لەو شوێنە کە لێی وەستاوی لافا و زیان بەر دانیشتوان و هاونیشتمانیانی هەولێر کەوتو یاخود لە چەند شوێنی تریش لە چەند بەشی تریش لە پارێزگای هەولێر هەمان گرفت دروست بووە. کاکشوان ئەمە ئەو گوندەی من لێم گوندی کۆری وەڵام زیاتر لە کۆریای باکوورە تەنها ئەو گەڕەکەنیە تەنها ئەو شوێنەش نییە واتە لە شوێنەکانی تر لە ناو هەولێر بەتایبەت چەندین گەڕەکەیە کەەوە بە بچووکترین بارانبارین ژێر ئاو دەکەوێت و هەر لەو گەڕەکە هەر لەو گوندەش لەو گوندی کۆریەش هەر دووسێ گەڕک ئەولاتر هاوڵاتیان هەر ماڵەکانی خۆیان چۆڵ کردووە یعنی ناتوانن تێیدا بژین کە بە ڕێژەیەک دەکرێت بڵێم لافاوەکە بە زۆرێک چۆتە ناو ماڵیان نزیک بە 50 سانتیم بۆ 80 سانتیم ئەو لە ناو ماڵیان بەرز بۆتەوە بۆیە ماڵەکانی خۆیان جێهێشتووە و شوێنەکانی تر زۆرن شوێنی دیکە وەکو باسیشم کردەوە زۆر باشە زۆر سپاس بۆ پامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمان نبووی دەچینە پارێزگای هەڵەبجە پامنێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵای خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین لێوێ ساوتان لەبێ دیارە ئەمڕۆ دوو چین و توێش خۆ پیشاندانەکەن و ناڕەزاتی دەردەخن لە هەڵەبجەش ئێستا لە بەردەم باخی گشتین فەرمانبەرانی گرێبەست کۆبوونەوەتەوە گردبوونەوەتەوە داواکەن کە بکرێن بە هەمیشەیی لە بەرەوە خۆیان دەڵێن تیاندا 15 بۆ 16 ساڵە فەرمانبەری گرێبەستەوە نەکراوە بە هەمیشەیی لە پشتی منیشەوە لەناو بازاری هەڵەبجەوە کە دەبینن خۆ پیشاندان لێرەوە دێ بۆ ئێراوانیش پۆلی دوانزەکانن لە بەرامبەرەوە غەدرەی لیان کراوە خۆپیشاندانەکەن لەناو بازاری هەڵەبجەوە خۆپیشاندانیان دەست پێ کردو بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان من ئەو لەدەم فەرمانبەرێکی گرێبەست بزانم داواکاریتان چیەوە تانەوێت بەردەوام بن بەخێر بێن بەڵێم وەکو فەرمانبەرانی گرێبەست سووری پارێزگای هەڵەبجە داواکاریی یاساییمان هەیە داوای مافی یاسایی خۆمان دەکەین کە بڕیارە 3 ساڵ تەواو بکەین بین بە هەمیشەیی کەمترینمان لە سەداتوان بڵێن ساڵە 95 فەرمانبەرانی گرێبەست لە هەموو کوردستان کە ڕێژەیەکی لانی زۆر زۆرەکات لە ساڵ 5 جانەمێت تۆ کەسی ساڵیان تەواو نەکردوێت داوایکی یاسایی خۆمان دەکەین پشتگیری خۆشمان بۆ هاوڕەکانمان لە شارەکانی کە دووپات دەکەینەوە وەکو فەرمانبەر داوایکی یاسایی خۆمانە ببین بە هەمیشەیی ئەنگرتووە ناچنەوە سەرکارەکانتان مانگرتووە ناچنەوە سەرکارەکان بیشتینەوە سەرکار ئیش لە دایرەکانیشمان ناکەین وەکو ئامادەبوونێک ئەگەر بچینەوە دایرێکیش ناکەین بەڵێ مافمانمان گرتووە ناچینەوە سەرکار دەستان خۆش بێ بەخێر بێن ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵ تامێوەکم فەرمانبەرانی گرێبەست تا چەند سوورن لەسەر داواکاریەکانتان لەوەی کە بکرێن بە هەمیشەیی وەڵی بەڕاستی ئێمە ینی پێویستە حەقی خۆمانە چەند ساڵە خزمەتمان زۆر زۆرە بەڕاستی چیمان لە مامۆستایان کەمترە ئایا ئێمە جێگەمان لەلاو دایرەکانە پڕ نەکڕێتەوە ئایاکو کارمەندانی هەمیشەیی کار ناکەین ئایا بۆچی لە مافابێت جیاوازیمان هەبێ عنی تاکەی من ناکرێن هەمیشەیی ئەگەر بەرگرین لەسەر حکومت بالامان بات ئەگەر پێویستیشین ئەی بۆ نامان کاتە هەمیشەیی کارمەندمان هەیە واتە قاوتە بێ معقولە من خۆم 12 ساڵە خزمەتم هەیە تا ئێستا عنی بەتەمای چی بن داگیان سڵاو دەبێت تۆ چەند ساڵە فەرمانبەری گرێبەست 11 ساڵە گرێبەستم 11 ساڵ بەڵێ هەر سەرخێزانم داوای مافی خۆمەکەم منیش
مافی خۆڵێکیەک وەڵا لە حکوومەتەوە دژیۆمان لێ ناگرێ و هیچ باکێکی نییە بەرامبەر ئەم میلەتەی هەر غەدرمان لێکاوتر خی گەورە غەدری لێ بکای شەڵە مامیشەی بوونتان بەڵێ دیارە دانیار لە ئێستادا وەک دەبینن کەمێکی تر چەند سانیەکی تر قوتابیانی پۆلی دوانزەش دێنە ناو ئەم خۆپشاندانەوە کە خۆپشاندانی فەرمانبەران سامان لایەنە پەیوەندیدارەکان کەس ناخۆوە گویان لێ بگرێت و داواکاریەکانیان وەربگرێت. ناڕاستەی پەرلەمانی کوردستانەکەن کە بۆ ئەوەی کە پێداچوونەوە بکەن بۆ بەرامبەرەوە قەدرێکە لیان کراوە کە ژمارەیەکی زۆریان نمرەیەکی بەرجام بەدەستێناوە بەڵام لەو شوێنێک کە دڵخوازی خۆیانە ناوەکانیان نەگەڕاوەتەوە. من هەوڵەدەم تەلەبەی پۆلی دوانزە وەربگرم لەبەرەوە کە ئێستا هاتنە ئێرەوە. من کاگەرکان وەرەگرم کاگەرکان دیارە بەرپرسی ناوەندی ئەڵەرجەی ڕێکخراوی قوتابیانە بە پاڵپشتی لە داوای چین و توێژەکانەکە بە تایبەتی پۆلی دوانزەکە ئەرکانەوە پەیامتان چییە بۆ قوتابیانی پۆلی دوانزەوە بۆ ئەوەی کە چ پامێکا ڕاستی دەسەڵات و حکوومەتەکە. منای خۆی گەورە ئەمڕۆ ئێمە هاتوین گردبوونەوە پەیامێک بدەینە دەسەڵات کە ئەوەی کە ئێوە ئەیکەن بازرگانیکردنە بە قوتابیانی پۆلی دوانزەوە قوتابی پۆلی دوانزە ساڵ خوێندوێتی و ئێستا ڕەنج بە خەسار بووە چونکە نمرەیان ئەوەندە بەرز کردوێتەوە 99 ناوی نهاتوێتەوە لە بەشی پزیشکی ئەمە ئەو پەڕی زوڵم و غەدرێکە دەسەڵات ئەیکا لە قوتابیانی پۆلی دوانزە. دیارە ڕێکخراوی قوتابیان لە ماوەی ناڕزایەتی قوتابیانی پۆلی دوانزە و بەردەوام لەناو خۆپشاندرا و ناڕزایەتی پۆلی دوانزەکاندا بووە و ئەندام پەرلەمانەکانی کوردستانیش لە فراکسانی کۆمەڵی دادگەری ئەوانیژە لە ناو ناڕزایەتیەکاندا بوون بۆی کە دەنگیان بگەن بە پەرلەمانەوە بدەن لە ڕێگەی بە دواداچوونەکانیانەوە کێشەکانیان چارەسەر بکەن. زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵماناویت. بەڵایزان دەچینە لای هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیا. ڕێناز سڵاوت لێبێ بارودۆخی کەش و هەوا و بارانبارین و ڕێژەی لافاو لە دەڤەری ڕانیا و ڕاپەڕین چۆن بووە زانیاریەکان چین لای تۆ هاوکاتیش کردبوونەوە و ناڕەزایەتی مامۆستایانی وانەبێژ هاوکات دەرچوانی دوازەی ئامادەی لەوێ ماوە. دیارە وەک بینیمان لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە پاڵ ئەو بارودۆخی کەوا لە شەوی ڕابردوو بارانێکی خۆشبەختانە باریوە باشە لەلایەکیشەوە بەداخەوە لەبەر بێ پلانی و ئامادە نەکردنی ڕێوشوێنێکی باش بۆ ڕوبەڕووبوونەوەی لافا و دیار دەسروشتیەکان بەشێک لە گوند و وەروەها گەڕەکەکانی شار زیانیان بەرکەوتووە. ئێمە بۆ وەرگرتنی زانیاری دیسان دەچینەوە لای هاوکارمان ڕێناز ئەرسەلان. ڕێناز سڵاوت لێبێ ئەگەر بۆمان باسکەیت ئامارەکانی بارانبارین وەروەها ڕووداوی سروشتی لافا و لەو ناوچەیە بوونی هەبووە وەگەر بۆمان بگوازیتەوە. بەڵە سڵاوتان لێبێت دیارە هاوشێوەی بەشێک لە شار و شارچەکانی تری کوردستان ئەمڕۆ لەیدای ڕاپەڕینیش لە ڕانیا و لە پشدەریش بە هەمان شێوە گربوونەوەی دەچوانی پۆلی دوانزەی ئامادەیی هەیە دیارە ناڕازین لە سیستەمی زانکۆلاین بە هەمان شێوە دەمەوێت باز لەوە بکەم بەشێک لە فەرمانبەرانی گرێبەست ئەمڕۆ لە بەردەمی دای ڕاپەڕین گربوونەتەوە داوای ئەوە دەکەن کادا بمەزرێن ئەوانیش بە هەمان شێوە لە ئێستادا ڕێگای سەرێکی ڕانیا چاقڕنە داخراوە لەلایەک فەرمانبەرانی گرێبەست خۆپشاندان و گربوونەوەیانە لەلایەشی تر دەرچوانی پۆلی دوانزەی ئامادەیی خۆپشاندان و گربوونەوەیان ئەنجام داوە. من ئێستا لە لای بەشێک لە دەچوانی پۆلی دوانزەی ئامادەیی کە لێرە گربوونەتەوە من دەمەوێت خۆیان قسە بکەن ئەگەر بەڕێزت بیت ئێرە قسەم بۆ بکەی ئێوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی خۆشکەر و ئەرێنی نەدراونەتەوە تاوەکەی بەردەوام دەبن. هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە لە وەزارەتی خوێنی باڵا. ئێمە داواکاری سەرەکیمان لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە سەرجەم کورسی بەشەکان زیادکەن. ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتێکی گەورە و گرانە ئەگەر ئەو ئیشەی پێی ناکرێت با دەست لە کار بکێشێتەوە یان با کورسەکان زیادکە یان دەست لە کار بکێشێتەوە دەنا پەیمانگە و زانکۆکان پەک دەخەین خۆمە تۆمار ناکەین. ئێوە داواکاری سەرەکی ئێوە چییە؟ ئەگەر کورسی بەشەکان زیاد بکرێت سەرجەم بەشەکان لە 50 هەتا 100 هەتا 90 بۆ سەرەوە ئەوە ئۆتۆماتیکیان دەرجە نزم دەبێتەوە. ئێستا معقولێت تەلەبە 93 هێناوی لە مەحەت هاتۆتەوە یعنی دەرجە کولی بەشی سێ بۆ چوار دەرجە بەرز بۆتەوە بە حکمی ئەوەی ئەو ساڵ کورسەکان یەکەم کردوتەوە با کورسەکان وەک پار لێ بکەنەوە. ئەوە داواکاری ئێمە
دەستخۆش من دەمەوێت ئامادەبووی تر وەربگرم بە ڕێست کە پێی تێرە ئێوە ئەگەر پێمان بڵێن داواکاری سەرشی ئێوە چیە تاوەکوکەی بەردەوام دەبن داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە کە ڕێژەی کورسەکان زیاد بکرێت یاخود هەر نەبێ وەکو پاری لێ بکرێتەوە و ئێمە هەر بەردەوام دەبین هەتاوەکو بڕیارێکی ڕاست دەرنەکەن دەربارەی کۆنبرێ 55 تاوەکو 98 لەبەر ئەوەی ماخولێ ئێمە چەند ڕۆژە هەوڵ دەدەین تەنها کۆنبرێ 99 باش کراوە و خراوەتە شوێنەکانی خۆیان کەمە بەستیانە بەڵێ ئەگەر پێمان بڵێن خۆتان پێدان وایە ئەو سیستەمیتان کۆلاین جۆرەستەمێکە کە لە قوتابیان کراوە بەڕاستی ئەمن نازدام لەبارەی ئەوەیەسی بەڵام هەر بەڕاستی ئەوە حتمما دەبێت شتێکی لە پشتەوە بێت معقول نییە هەر یەکێک لە بەشەکان 2 دەرەجە بۆ 3 دەرەجە هەتا 4 دەرەجە بەرز کراوەتەوە ئەوە هیچ معقول نییە زۆر باشە دەستخۆش من دەبێت چەند ئامادەبووی شتر وەربگرم کە لێرە ئامادەن بەڕێز کە بێی تێرە ئەگەر قسەمان بۆ بکەی داواکاری سەریشی ئێوە چی دەکەن بەڵێ ئێمە هاتوون بۆ ئەوەی کورسیەکانمان بۆ زیاد بکەن لەبەرەوەی مافی خوێندکاریان خواردووە بەڕاستی ئەمە دەمان هەوێ ژمارەی کورسیەکان وەکو پار لێ بکەنەوە ئێمە عنی ئەو ڕۆبڕیارێکەوە کۆ ببنەوە نامان هەوێ بڕیار تەنها لەسەر 98ەکانیش بدەن بەڵکو لە 50 تاوەکو 98 بەڵکو ئەعنی هەندێک هەیە 95 هەیە لەگەڵ ئەوەی کە 90 هەیە لە یەک بەش ناوی هاتوتەوە ئێمە بە هیچ بۆ ڕازی نابین بۆی داوای زیادکردنی کورسیەکان دەکەین و مافی خۆمان داوا دەکەین زۆر سپاس بەڵێ ئەوە دروشمی بەشێک لەو قوتابیانەیە کە لێرە گربوونەوە باز لەوە دەکەن کە یانەوە تا دەگەینە نەتیجە یانەوە تا دەچین بۆ ئیجا دیارە گربوونەوەی بەشێک لە قوتابیان لێرە بەردەوامی هەیە وەکو باسم کرد لە لایشتر بە فەرمانبەرانی گرێبەز گربوونەوەیان هەیە لە بەردەم ئیدای ڕاپەڕین پاشکەمەشتر ئێمە سەردانی ئەوانیش دەکەین بەڵێ لە ئێستادا ڕێگای سەرێکی ڕانیە چاقڕنا داخراوە لەلایەن بەشێک لەو قوتابیانەی کە لێرە ئامادەن بەڵێ دەگەڕێمەوە ناز ئەگەر تۆزێک زانیاریشمان بدەیتێ لەسەر بارودۆخی کەشوهەوا و وەروەها بارانبارین ئەگەر لافا و ڕووداوی سروشتی لە دەڤەری ڕانی و ڕاپەڕین و ئەو ناوچانە هیچ زیانێک بەر هیچ هاوڵاتیەک و هیچ ناوچێ و گونجینەکان کەوتووە لە وێنەکانی شەوا دیارە ئێستاژەر بارانبارین بەردەوامی هەیە لێ وزارەتی بێ پلان وانێ مافی خوێندکاران وەزارەتی بێ پلان وانێ مافی خوێندکاران وەزارەتی بێ پلان وانێ مافی خوێندکاران یان دەگەینە ناویجە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕێناز لە ڕانیۆ لەگەڵمان نبوو دەچینە لای پەیامێرمان ڕامیان ڕوسمان بە شێوازی ئەزلایڤ لەگەڵمانە بزانین دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین بۆمان بگوازێتەوە سڵاوی خواتان لەبێت ئەم کاتتان باش دیارە جارێکی دیکە خاوەن نانەوەخانە و سەموخانەکانی شاری سلێمانی گربوونیان ئەنجامداوەکو لەبیرتان بێت نزیکەی دوو مانگێک بەر لە ئێستا ینی نانەوەخانە و سەموخانەکانی سلێمانی بایکۆتی کارکردنیان کرد هۆکارەکەشی ئەوە بوو نرخی غاز ئێجگار زۆر بەرز بووبیەوە لە هەمان کاتدا ینی نرخی سوتەمەنی و بابەتەکانی دیکە هەروەها ئار کە یەکێکی دیکە بوو لە بابەتانەی خۆپشاندانی لەسەر ئەنجامدا و بایکۆتیان کرد ئەوە بوو نوێنەرەکانیان چوونە لای قایمخامی سلێمانی بەڵێنیان پێدان کە ئادی ناوخۆی بدەن بە خاوە نانوانخان و سەموخانەکان وە لە هەمان کاتدا غازیان بە نرخێکی ئەرزانتر پێ بدەن بۆی بەردەوام لە کارکردن ئەو کاتە نانەوەخانەکان وتیان ئەگەر ئەوەمان بۆ نەکرێ ئێمە 6 نان دەکەین بە 1000 ئەوە بوو یەکلایەنە بێەوەی بگڕنەوە بۆ لای قایمقامەتی سلێمانی و لیژناوە بەشەکان و ئەولانە پەیوەنددارە چاودێری بازرگانی و هەرچەند کۆمەڵی نانەوەخانەش سزادرا لەسەرەوەی کە ماوەی چەند ڕۆژێک 6 نانیان کرد بە 1000 دینار بەڵام وتیان ئەگەر بێت و ئەو داواکاریانەمان بۆ چارەسەر نەکرێت کە پێدانی ئادا بە هەرزانتر و هەرزانکردنی غازە لە سەریان ئەوان 6 نان دەکەن بە 1000 ئەو کاتەوە بوو ئەو بەڵێنەیان پێدراوتیان ئێوە بەردەوام لە کارکردنی خۆتان 8 نان بدەن بە 1000 دینار ئێمە کێشەی ئارد و غازتان بۆ چارەسەرەکەین ئەوانیش گەڕانەوە سەر کارەکانیان و تا ئێستا بەردەوام کە نزیکەی 2 مانگە بەڵام ئێستا کە 2 مانگ تێپەڕێ جارێکی دیکە ئەوان خۆپشاندانیان ئەنجام داوەتەوە و وەکو لێم پرسیون دەڵێن داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە ئەو بەڵێنەی کە پێمانرا بۆ پێدانی ئارد و هەروەها هەرزانکردنی غاز بۆمان جێبەجێ نەکرا و چارەسەر نەکرا بۆیە جارێکی دیکە خۆپشاندانیان ئەنجام داوەتەوە سڵاوتان لێبێ باشن ئێوە نزیکەی 2 مانگ بەر لە ئێستا بەڵێنێکتان پێدرا بۆی کە ئارتان پێ بدرێ و هەروەها نرخی غاز هەرزان بکرێت ئەو بەڵێنە جێبەجێ نەکرا خۆپشاندانتان ئەنجام داوەتەوە بەڵێنەکانیان درۆ بوو هەموو بەڵێنەکانیان درۆ بوو یەک بەڵێنیان ڕاست کردیان نردینا خۆدان وە دابینەکە دابینیان کرد 2000 2000 فەرقەوە بزانم 1000 فەرقە لەگەڵ ئەو ئارد یەکە بەڵێ بەڵێ
کە هیچ کاتەوە زیری کشکاڵوتی ئاری ناوخۆی بێت کێشەی ئا چارەسەرە بێت بەعکسەوە کێشەکە گەورەتر بۆ چکە هەزاری فەرقە هەزار چ لە مۆزوع گۆڕە بۆ نانەوە کوالەتی تورکیەکەشی نییە باشیش نییە زۆر نانەوە بەکاری ناهێنێ هەم باشیش نییە هەم سعرەکەشی هەر عینە سعری تورکیەکەیە 30,000 کە بەحساب هیچ گومرگوشتێکیشی لەسەر نییە ئاردە تورکیەکە 39,000 ینی بەڵێ کیلۆکە 1000 دیناری فەرق 1000 دیناری فەرقە ئەی مەسەلەی غازەکە چی بوو کێشەکە هیچ تا ئێستا هیچ تێدابین نەکراوە نەڵێن ئیجازە ئەوێ ئیجازەی عاشە دەرکەن نانەوە دوو ئیجازەی بۆ چیە خۆمە کۆمپانیان نییە دانەوە هەیە 15 مەترە دوو ئیجازەی بۆ چیە سەح و عاشەی هەبێ غازەکەش 2000 ئەگە دابینیشیکەن بە 2000 کەمتر دابینیەکەن نانەوە هەیە ئەمڕۆکە ئیشی نەکردووە حالەن ئەمڕۆکە ئیشی نەکردو دایخستووە لە خێرە خێری کردووە چکە پێشتر 15,000 ڕۆژانە سەرەریە ئەمڕۆ 5,000 خێری کردووە کە دایخستووە ئێستا ئەوە لە بەردەم قایمقامەتی سلێمانین ینی بۆچی هاتوونەتەوە داوای چیان لێکەن پێما بێ وتوتانە ئێمە ئەم جارە 5 نانەکەین بە ئاساشتی وە هەیە ناش خۆی ئەگەر بکرێت 6 نان بە ئازارەوە ئیتر نازانم نوێنەرەکانمان چوونەتە ژوور و جارێ ناتوێن دەر بزانین بڕیاریان چییە و قسەیان چێ نوێنەرەکان چیان پێوتون ئەو قسەی کە ئەوانەیە ئەو بڕیاری کادرێ بەدڵمان بوو ئەهنەوەسا بەدڵمان نەبوو ێرە چۆڵ ناگەن و لێرە ئاوەسی ئێوە چی بڕیارێکتان بەدڵە بێت دەتانەوە چیتان بۆ وڵای ئەمە دامانسووە کە 6 نان بکرێ بە 1000 باشە چکام سعرێکی ئێستا هەیە هی 2000 بکرێ بە 1000 بۆ بەڵێ مەرجیشمان هەیە لەگەڵەوەی چکە کاکە بۆ نمونە من قایمقام خۆی ئەزانەیە کە هەموو نانەوەیە سۆدا کاتە هەویرەکەی یەت من خاڵۆزایەکەم دوێنێکە 150 غرامی لەسەر سۆدە کراوە 50,000 سۆدەیان کردۆ لە دوکانەکەی مە 200,000 نانەوە چی بۆ دەرێنەکە کە تۆ ئەم هەموو زەختە چی لەسەر نانەوە داوناوە ئەجا براکەم ئەم سعرە هی 2006 ئێمە وەرە چۆ مارکێتەکە و بزانە کە چیشتی وشکەیتایە دووقات و سێقات گران نەبووە ئێمە چ قانونێکە منەگرێتەوە منی بەستوێتەوە بەم سعرەوە من نازانم تێناگەم من بۆ ئەوێ مەجبور مەهرەشتی بەم بازار مەگەر من ئەو وشکانە ناکڕم من ئارد ناکڕم کاکە لە 2006 من ئاردم بە 10,000 کڕیوە بە 12,000 ئاردم کڕیوە 5,000 لیتر گازی یاومەتی حکومەت ئێستا گازەکەی بڕیوم ئیجازەکەی عاشە کە هەر پەیوەندی هیچ شتێکی بە منۆ نەماوە 100,000 لێ وەرەگرێت لە زەریبە باجی خسۆتە سرم لە ئەبێ قوتعەکەم پاری بۆ بم ئەبێ خۆڵانە بم ئەبێ لە شارەوانی ئەوە پێماوی بۆ جارێکە هەموو شتێک پاری چۆتە سەر هەر مەجبوری کڕوم بەم سعرەوە کاکە بۆم دەرنایەنێ برام هەموو هێزێکی خۆی خسۆتە کار هاوکاری منی کردووە بتلی بۆ دابین کردوم بە 6,000 سۆم بەخوا من وا هەستەکەم هەر گاڵتەی باخڵمی ئەڵەمە هەمومان وا هەستەکەین گاڵتەمان پێیەکە ئەمە من گەورەترین معانات مەواتۆش غازی 6,000 بۆ دابینە کە ئەبێ هەر غاز بە 6,000 بێ لە ڕاستیە ئەمە پیاوەتیەکە لەگەڵ ئێمایکە یان هەر بڵێ سپاس بۆ هاوکارمان ڕامیار بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵ جەلال سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لەوێ چی دەگوزارێت جەلالەگەر گوێبیستی ئێمە بی دوایین زانیاریەکان چین لە چەمچەماڵ دیارە لەوێش گردبوونەوە بەردەوامی هەیە بزانین چ توێژێکن لێ درێژە بە گردبوونەوەکان دەدەن و داواکاریەکانیان چین جەلال سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین لە چەمچەماڵ بەڵێ دیارە کاتتان باش دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆژ ژمارەیەک لە فەرمانبەرانی گرێبەست لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لە بەردەم بینای قایمقامەتی قەزای چەمچەماڵ گردبوونەوەیەکیان بەڕێوە بردووە و داوا دەکرێن بە هەمیشەی بەو پێی وەک خۆیان باس دەکەن بەشێکیان 8 ساڵ تا 9 ساڵ و تا 10 ساڵیش خزمەتیان هەیە من بۆ داواکاری خۆیان ڕاستەوخۆ چمە لای خۆیان مامۆستا ئەگەربێت تێرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم ئەم کاتتان باش ئەگەر پێم بڵێن ئەمڕۆ وەکو فەرمانبەرانی گرێبەست بۆچی گردبوونەتەوە و داواکاریتان چیەوە بەڕێستان ماوەی چەند ساڵە گرێبەست پێشەکی بەخێراتنی کەناڵەکە ئێوە و تەنەواوی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین کە لەم گردبوونەوەی ئەمڕۆماندا بەشدار بوون ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست ساڵانێکە خزمەت لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەین بە مافێکی کەمەوە و بە کارێکی زۆرەوە ینی کەمترین فەرمانبەرمان کە گرێبەست بێت بەلای کەمەوە 5 ساڵە
و لە پەرلەمانی کوردستانە قەرارێک دەرچوو کە 2013 هەر فەرمانبەرێک خزمەتەکەی بگاتە سەروی 3 ساڵ دەکرێت بە هەمیشەی بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم ئەم قەرارەی جێبەجێ نەکردووە بۆی ئێمە داوای کاراکردنی ئەو قەرارە ئەکەین بکرێتە جێبەجێکردنەوە و فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەی داواکاری ئەمە لە حکوومەتم داوانی ئەو داواکاری و داواکاریی سادە و سەرەتاییترین مافی خۆتانە کە بکرێن بە هەمیشەی بەڵێ داواکاریکی سادەیە بەڵام لەم حکوومەتەدا ئاوای لێ هاتووە ینی داواکاری سادەکانی خۆت پێویستی بەو گردبوونەوە هەیە ینی بە راپۆرت و بە کۆمەڵی داواکاری ناکرێ وای لێ هاتووە ینی دا بچووکترین مافی خۆت پێویستی بۆ یەکگربوونەوەیەکی بۆ بکەیت ئەو ساکە حکوومەتی جێشتا نایکاتە بواری جێبەجێکردنەوەکە ئێمە بەڕاستی ماندوونی ینی ساڵانێکە بەڵێنیان پێمانداوە چەندین جار بەڵێنیان داوە جێبەجێ ناکەن بۆیە لێرە و لە کەناڵەکەی بەڕێسانەوە داوا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین فەرمانبەرانی هەرێم کاتە ئەگرێ بەستاک و ڕێگایەکی تر نەگرینە بەرو کە دەمێکە قەراریان دا و بەڵێنیان بە ئێمە داوە بکرێتە کارنامەی حکوومەتەوە و دانیشتنی لەسەر بکرێت بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵێنەکانێ سپاس من لەگەڵتان بەردەوام بووم ئەگەر بێت ئێرە کاکە تۆ پێم بڵی ماوەی چەند ساڵە گرێبەستی هەسا ئەقد ماوەسا لێبەس شارەوانی داواکاریتان وڵای دامەزەین تا چەند دامەزران بە مافێکی سەرەتایی خۆتانە وڵای بگرێ باشترە حەقی خۆتانە وڵا حەقۆمان ماوەسا حەقۆمانەکە بۆچی ماوە بۆچی لەکە تاعینەرە بۆچی یا لێ نییە کومەری بەغایکە حاجی کوری کشی تعیین کردووە دکتۆر مامۆستا و مۆزەف تعیین کردووە ئەلێرەوە ئارا مامۆستایە من لەگەڵتان بەردەوام بم دیارە لێرە جگە لە فەرمانبەرانی پیا و ژمارەیەک لە فەرمانبەرانی ئافرەتیش بوونیان هەیە من ئەچمە لایەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامۆستاگەریچێکتان بێنە ئێرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم ئەگەریچێکتان قسە بکەن ئەگەر ناخۆم ئەم کاتت باش سلااوت لێبێ ئەگەر پێم بڵی ماوەی چەند ساڵە گرێبەستی بۆ داواکاری من 7 ساڵ و 2 مانگە گرێبەستم ئێمەوە گرێبەستەکانی سنووری چەمچەماڵ هاتوینە بۆی داوای بە هەمیشەی بوونەکەین وەک هەمووەزانن لە کوردستانە 25,000 فەرمانبەری گرێبەستمان هەیە بێ ئەوەی لە داوامکردنە لە ئیشکردنە هاوشێوەی فەرمانبەری ئاسایی ئێمە داوامەکەین ئەرکەکانمان جێبەجێکەین بەڵام لە مافاوەکو ئەوان نین تەنها موچەیەکی دیاریکراومان هەیە ئەبێ داوامکەین و موچەکە وەرگین هیچ شتێکی تر نامانگرێتەوە مافێکی سادە و ساکاری خۆتانە مافێکی زۆر سادەیە هیچ مافێکی قورس نییە مافێکی سەرەتایی خۆمانە کەمترین ماوەی ئەو فەرمانبەری کە گرێبەستە 7 ساڵ کەمترین نییە فەرمانبەرمان هەیە لە 2008ەوە گرێبەستە تا ئێستا داوامەکات هاوشانی فەرمانبەرێکی هەمیشەی داوامەکات بەڵام لە فەرمانگەکانیشە زۆر جار ئەبینی بە چاوێکی تر سەیری فەرمانبەری گرێبەستەکە ئەڵێ تۆ کاتیت ئەگەری وەڵام نەدانەوەتان لە ڕۆژانی ئایندەیە بەردەوام بن لە دەربڕینی ناڕزایەتیەکان ئێستا ئەم هەنگاوە مەدەنیەمان گرتوۆتە بەر بابزانین بۆ ڕۆژانی تر بابزانین ئەمڕۆ وەڵامدانەوەی دام و دەستگاکان چیە بێ ئەو کاتە هەنگاوی تری ئەگرینە بەر لە ڕێی نوێنەرەکانمانەوە ئێمە هەموو فەرمانبەران ئاگدارەکرێتەوە چی هەنگاوێکی تر بگرینە بەر سپاس بەڵێ من ئەگەڕێمەوە لایەوە دیارە ئەوە زۆر سپاس بۆ پێمەران جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوویت بەڵێ هێزان لە پاڵ ئەم بابەتانەشا لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بێبەشتان ناکەین لە کۆمەڵێک زانیاری و ویتی هاوکارانمان لە گوندی بێستان سووری کۆن لەوێ لەلایەن خێرخوازان و وەروە دانیشتوانی ناوچەکەەوە گوندەکەەوە مزگەوتێک کراوەتەوە خەڵکی گوندەکەش بۆ کردنەوەی مزگەوتەکە و کۆتایی هاتنی مەراسیمێکیان کردووە هاوکارمان وشیار لەوێ ڤیتێکی بۆ ئامادە کردوین بینەری دەبیت مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم مولاي صل على حبيبك خير الخلق كلهم حتى أرسل ذاته
میزانجی خۆمان ئەتوێنینەوە کەی نوێژەکەی چەند درێژ بێت پابەندی پێوەی چەند کورت بێت لەگەڵ ئەوە سەلامە دەینەوە ئەهلی بێسانسور ئەی ئەو کەسانی دەستان هەبووە لە بنیادنانی ئەم مزگەوتەکانی پێغەمبەرانتان کردووە سەلامی خوایان لەسەرکە سەلامی خوا لەسەر پێغەمبەران بێت لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ملیۆن مزگەوت ئێستا لە زەویدا هەیە الحەمدولله 2 ملیار مسلمان نوێژی تیا ئەکا بەردیان و دڵئاسودەییان بۆ دروست ئەبێ و سەکینەتدا ئەبەزێتە سەر دڵیان لەو نوێژی لە شوێنێکی تر ئەیکەی لە دوکان إن المساجد لله چونکە ئەم مزگەوتانە هیچ کەس نین خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەکتان بداتەوە ئێمە ناتوانین سوپاسی ئێوە بکەین یەقینمان هەیە خوای پەروەردگار گەورەترین پاداشتی بۆ ئێوە داناوە یەقینمان هەیە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەسێ بەشدار بێ لەم پرۆژە خێریانە بە تایبەتی مزگەوت خوای پەروەردگار ماڵێکی لە بەهەشتا بۆ دروستەکە و یەقینم هەیە ئێساکێ ئەو خێرخوازە بەڕێزانەی کە لێرە ئامادە بوون کەوا دەستی ئێوە لەم خێرا بووە کە ئەیبێنن کە قاتی یەکەم و قاتی دووهەم ئەم مزگەوتە دەستی ئێوە لەم خێرە گەورا بووە خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە وەڵین مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەقەدەر ئەمە جوان و نازار و دیکۆراتی تیا نەبوو بەڵام عیبادەتی باشی تیا کرا بەڵام باش بەکارهێنرا توانی لە ماوەیەکی زۆر کورتە ببێ بە چاوگێکی پرشنگدار و دنیا ڕۆشن کاتەوە انشاءالله مزگەوتەیش دەوروبەری خۆی و زیاتر بە هەموو لایەکە پرشنگ بهاوێ و بتوانێت دەوری خۆی وەزیفەی ڕاستەقینەی مزگەوت انشاءالله جێبەجێ بکات لە کاتی خۆی مزگەوتەکەمان زۆر بچووک بوو بۆ حکمی ئەوەی گوندی بێساسۆری گەورە کۆن بێساسۆری کۆن تقریبا نزیکەی 160 ماڵین جێگەمان نەبووە بە حکمی ئەوەی کە خێرخواز و خەڵکی گوندەکە و نزیکەی 400 نەفەر بەشدار بووە لە دروستکردنی مزگەوتە ئیسا بە حکمی مزگەوتەی گەورە جوانمان هەیە ماشەڵڵا جێگای نزیکەی 800 نەفەر خالی سەر و خوارەوە هیچ کێشێکمان بۆ دروست نابێ ئیسا سەبارەت بە گەنجان و نوێژخوێن لە گوندەکەی ئێمە بەڕاستی گەنجانی گوندەکەمان پابندبوونێکی تەواو ئیلتیزاماتێکی تەواویان هەیە بە نوێژ بە بەڕێکارە ئاینیەکان و سوپاس و ستایش بۆخوا کە ئەمە لە کردەوە و لە ئاکاری ڕۆژانەیاندا ڕەنگی داوەتەوە ئەمە جێگەی شانازیەکە لە هەموو شوێنێک بە باشی و بە چاکی باسی گەنجان و لاوی گوندەکەمانەکرێت و بەڕاستی بوونی مزگەوت لە هەر شوێنێک گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و دروستکردنی ئەم مزگەوتەش بەم شێوە و بەم دیزاینە جوانە خۆی بۆ خۆی شتێکی دڵخۆشکەرە و دووبارە خوا جەزای هەموو ئەو خێرخوازانە باتەوە کە بەشدار بوون لە دروستکردنی مزگەوتەکەمان. لازان و خۆشەویستان لە پارێزگای هەڵەبجە ڕۆژی ڕابردوو دیدارێکی ئەدەبی زمانی هەوراین بەڕێوە چووکە تیایدا نۆ توێژینەوەی سەبارەت بە ئەدەبیاتی هەورامی و نووسینی هەورامی خراوەتە ڕوو کە تیایدا بەشێکی زۆر لە مامۆستانی زانکۆ ئاماژەبەوە دەکەن کە زمانی هەورامی زیاتر بۆ 3000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە زانیاری زیاتر لەو راپۆرتەدا دەبینین پێکەوە بینەری دەبین. بە باسێکی خۆمان پێش بەشدارین لە دیدارەکەدا و نۆ توێژینەوەی تایە تێگرا توێژینەوەکان پەیوەندیان بە ئەدەب و نووسینی هەورامیەوە هەیە لە ڕێی زمانی سۆرانیەوە نیوەیان پێشکەشەکرێن و هەنێکیشیان هەورامین لە هەر شوێنە لەم دیدارانە بەڕێوە چێ مێژووی ئێمە بەرەو شانازیتر ئەبا شەنوکەوێکی زیاتر ئێمە سەرەتای باشترمان دەزەکەوێ ڕاوتە مێژوویەکەمان دەوڵەمەندترەکە و پاشخانێکی گەوری ڕۆشنبیری جارێکیکە نمایشەکە بەڵام نەخۆشی کۆرۆنا وای کردووە کەمێک سارد و سەر یا نەتوانی داوەتنامە زیاتر بنێریان ڕیکلام بکەی بۆی هەموو نووسەرێ بەشدار بێت لە ڕێگەی ئاوا کۆنتاکتی شەخسیەوانەوە دروست بوو.
ئێمە ئەگەر دەست بۆ هەرێکێک لە زارەکانی تر ببین 300 ساڵ تا 500 ساڵ ناتوانین دوورتر بڕۆین بەڵام کاتێک دی دەرگا بەڕووی هەورامی ئاکەیتەوە بۆ نزیکەی 3000 ساڵ 4000 ساڵ پێش زین ئەگەڕێیتەوە زمانی دەوڵەتی مادە زمانی ئاوێستایە زمانی هوریە زمانی گۆتی و لۆلۆیەکانە ئەمە سەرچاوەیەکی گرنگە بۆ ئەم میلەتە و بەداخەوە شتێک کە ئەمڕۆ ئێمە سەرنجێدەین ڕۆشنبیری کورد توێژەری کورد بە ئاسێکی زۆر کەم شارەزایی ئەو لاپەڕە دێرینانەی هەورامیە بۆیە ئەبێت ئێستا ئەتر وردە وردە ئەو تۆزەی لەسەر بتەکێنرێت و کورد ئیسفادەی لێ بکات ئەدەبیاتی هەورامی تا ئێسەش ئەدەبیاتێکی بە قەولی فارسەکانەوە دەست نەخوردەیە کەمتر دەسی بۆ براوە چونکی هەتا لێ هەڵدەیتەوە شتی نوێتر دەرەکەوێت ئەم شتە نوێیە گرنگ ئەوە نییە چی دەرەکەوێت گرنگ ئەوەیە کۆمەڵگەی کوردی تا چەند ئەتوانێت سەرمایە گوزاری لەسەر ئەمە بکات تا چەند ئەتوانێت ئەمە بە بەشێکی دانەبراو و بەشێکی گرنگ لە فەرهەنگی خۆی بزانێت و بێت ئەلێرەوە ئیشی لەسەر بکات ئەمە شتێکی زۆر گرنگە. بەڵێزان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەر بە کۆمەڵی دادگەری کوردستان کۆڕێکی ئیمانیان ساز کردووە هاوکارانمان چوونەتە لایەن وەروەها ڤیدیۆکیان لەو بارەیەوە کردووە ئێمەش بینەری دەبین. کۆڕ و کۆبوونەوەیەکی ئیمانیان دروست کردووە هەمویان دوعا دەکەن و سڵاوات دەنێرن بۆ گیانی پاکی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت و لە خوددا دەپاڕێنەوە لە تاوانەکانیان خۆش بێت. بەمبەستی زیاتر ئاشنابوون بە ئاکار و سونەتەکانی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لقی سلێمانی کۆڕێکی بۆ بەشێک لە چین و توێژەکان ساز کرد کە وەکو خۆیان دەڵێن دوای گواستنەوەی لقەکەیان شنان و کچانی گەڕەکەیان میوانداری کردووە و کەشێکی ئیمانیان دروست کردووە لە بەشێک لە چالاکیەکەشدا بە زیکر و یادی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کۆڕەکە دەوڵەمەندتر کرا. دیارە ئێمە وەکو لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە بەڕداکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمان باش بوو لەگەڵ ئەم خوشکە ئازیزانەیە کۆبوونەوەک بەنجام گەین دیارە کۆبوونەوەکە ئێمەش بۆ دوومە بەس بۆ یەکەمیان ناساندنی لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلام لە سنووری ئەم گەڕەکە دەست کە ئێمە تازە هاتوونێتە ئەم گەڕەکە وەکو ناساندنێکی خۆمان بە سنووری گەڕەکە و کار و کردارەکانی خۆمان و واداوای لەگەرنازای ئەگەر کەم و کورتیە شتێکمان هەوبێت لە گەڕەکە کاتێ بین بەهۆی ئیزعاجکردن و ناڕەحەتی کەسێک پێمان وا بوو کە پێویستێمە کە موسڵمان خۆمان بناسیێن و کار و کردارەکانی خۆمانیان پێ بڵین بە ئاشنایان کەین بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە کار و کردارەکانی چییە هەدەف و ئاماند و پێگەی چیە لەو شوێنەی کە بارەگای هەیە. دوم خاڵ کە پێمان وا بوو لەم ڕۆژە بکرێت کە بەڕداکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خوشکان ناساندنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەتی ئاگاداربوون لە برایەتی و دۆستایەتی و خۆشەویستی کە لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە گرنگی پێدراوە و هۆکار بۆ گەشتەسەندنی دەوڵەتی ئیسلامی. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەشی منداڵانی بێباوک و گەنجان و لاوانی هەیە کە بۆ هەر چینێک خولی پێگەیاندنیان هەیە. ڕێکخراوەکە ئامانجێتینەوەیەکی دروست و باش لەسەر ڕێباز و بەرنامەی پێغەمبەر دوردی خوای لێبێت پەروەردە بکات. ئەم کۆڕ و میوانیەش ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە بۆنەی گواستنەوەی لقەکەیان سازی کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی باوەشمان کرێتەوە بۆ هەموو ئەو چینانە بۆ ئەوەی کە خزمەتێ بکەین لە کۆمەڵگادا. ئەم کۆڕەمان تایبەت کردووە بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی زیاتر ئاشنا بین بە سونەتە پیرۆزەکان و بەرزەکانی و هەروەها بتوانین جێبەجێ بکەین لە ژیانی ڕۆژانەماندا چکە ئینسان ئەگەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکات بێگومان لە کۆمەڵگادا ڕنگدانەوەی ئەبێت و خەڵکانی تریش چاو لە ئێمە ئەکەن کە بتوانن بە شێوەیەک ژیان بەڕێ بکەن کە سود و قازانجی هەبێت بۆ عامی خەڵک بۆ کۆمەڵگا بەگشتی. بناوی خۆم و گەڕەکەکەمانەوە بەخێراتنی ئەم ڕێکخراوە ئەم دایکە بەڕێزاناکەین کە هاتوونەتە گەڕەکەمان هیوادانی بن بەمای خێر بۆ مناڵەکانمان بۆ گەڕەکەکەمان ئینشاءالله ئەم ڕێکخراوانە زۆر باشن لەبەر ئەوەی کە مناڵەکان مێنمە ئێرە لە ماڵی خۆمان زیاتر مطمئینین چونکی لەخوا بە زیابێتە ئێستا لە هیچ شوێنێکە ناوی خراپیان نەبووە هەج مناڵی هاتوێتە ئەم شوێنانە بە سەرکەوتوی هاتۆتە دەرەوانێ لە هیچ ڕوویەکەوانێ تووشی خراپە نەبووە جاداوە لە دایکانەکەم ئەو کچانەیان کە تازە پێکەن بیانێنێ ئێرە چونکی زۆر ئیسفادەیان نیەکەن لەبەر ئەوەی ئێستا ئەم تەکنەلۆژیا دەستی گرتۆ بە سەر گەنجانە. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ڕێکخراوی ئیسلامیەکان و ڕێکخراوی خوشکان بە تایبەتتر بۆتە ماڵێک بۆ پێگەیاندنی منداڵان و گەنجان و لاوان و
دەستێکی ئەمینن بۆ پەروەردەکردنێکی دروستی ئیسلامیانە بۆیە پێیان باشە زیاتر گرنگیان پێ بدرێت و هاوکاریان بکرێت تا بتوانن بەردەوام بن چونکە بۆ کۆمەلگا پێویستن بەتایبەت لەم دۆخەی ئێستادا. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران و لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتانەوە.